ئاماری ساختە سەبارەت بە باشتربوونی دۆخی ئابووری و بوونی پتانسیێلی تەقینەوەیەکی بەهێز لە کۆمەڵگادا. ناوەندی ئاماری ئێران لە راپۆرتی مانگانەی خۆیدا ئاماژەی بە باشتربوونی ڕێژەی دۆخی ئابووری مانگی گوڵان بە بەراورد لەگەڵ خاکەلێوە و هەروەها ڕەوتی ڕوو لە دابەزینی هەڵاوسان کردووە. ئەم راپۆرتە هێندە بێ بنەما و ناڕاستە کە لەلایەن بڵاوکراوە ڕێگە پێدراوەکانی ناوخۆی وڵاتەوە کەوتوۆتە بەڕەخنە. ئەم نمونانەی خوارەوە بەشێکن لە ڕاو بۆچوون و ڕەخنەی کەسانی پسپۆر، کەسانی نزیک لە حکوومەت یان کاربەدەستانی حکوومەتی لە ڕەتکردنەوەی ئەو ئامارە ساختانەدا. ڕۆژنامەی ئابووری ئەمڕۆ نووسیوێتی ناوەندی ئاماری ئێران باس لە دابەزینی 1% ڕێژەی هەڵاوسان دەکات کە بەپێی ئاماری ناوەندە نێودەوڵەتیە بەناوبانگەکانی وەک بانکی جیهانی و سندوقی دراوی نێودەوڵەتی، ئێران لە ڕیزی خوارەوەی وڵاتانی جیهاندایە. ڕۆژنامەی کار و کارگەر نووسیوێتی هێڵی هەژاری لەکوێیە و ئێمە لەکوێین. ڕای کارناسان و شارەزایان سەبارەت بە ئاستی هێڵی هەژاری جیاوازە. ئامارەکان باس لە 20 ملیۆن بۆ 25 ملیۆن تمەن دەکەن. لێرەدا پرسیار ئەوەیەکە ئەو کرێکار و خانەنشینانەی کە لانی زۆری داهاتیان دەگاتە 12 ملیۆن تمەن بەم حاڵەوە چۆن ژیان بەسەر دەبن؟ چاوەڕوانی چی لە کرێکارێک دەکرێت کە بەردەوام لە خەمی دابینکردنی خەرجیەکانیدایە و هیچ ڕێگە چارەیەکیش شک نابات؟ لە ئاوا دۆخێکدا لە هێڵی بەرهەمهێناندا لە گیانی خۆیان مایەدا بنێن و کار بۆ گەشە سەندنی بەرهەمهێنان و ئابووری بکەن. ڕۆژنامەی ئێعتیماد دەنووسێت ئابووری ئێران وەک ساڵانی ڕابردوو ساڵی 1403 بە دابەزینی ئاستی بەرهەمهێنان و فرۆش دەست پێ کردووە. بە جۆرێک کە پێوەرەکانی بەرهەمهێنانی شرکەتە گەورەکانی بورس لە مانگی خاکەلێوەدا بە بەراورد بە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو بە ڕێژەی 6.13% و پێوەرەکانی فرۆشتنیش بە ڕێژەی 34% دابەزیوە. ڕۆژنامەی هەمدڵی دەنووسێت ئاماری مامناوەندی خواردنی گۆشتی سوور بەڕادەیە کەم بۆتەوە کە دەکرێت بڵێن ئەم بەرهەمە بە تەواوی لە سەبەدەی ماڵی زۆرینەی خەڵک لابراوە. ڕۆژنامەی ئەبرار نەک هەر ئەم راپۆرتە بە ناڕاست دەزانێت، بەڵکو دەنووسێت ئاسۆیەکی ڕوون بۆ کەمبوونەوەی هەڵاوسان لە بەردەم ئابووری ئێراندانیە. ڕۆژنامەی دنیای ئیقتصادیش دەنووسێت زیادبوونی بەکارهێنانی خۆراکی بنەماڵە سێ ڕووداوی هاوکات نیشان دەدات. یەکەم، زیادبوونی پشکی خۆراک لە کۆی گشتی خەرجیەکانی بنەماڵە. دووهەم، کەمبوونەوەی کۆی گشتی خۆراکی بنەماڵە واتە کەمبوونەوەی ئاستی پێویستی کالۆری بنەماڵە و سێمیش کەمبوونەوەی کوالێتی کالۆری بنەماڵە. ئامار و زانیاریەکانی کۆماری ئیسلامی هیچ کات ڕووی ڕاستەقینەی هەژاری لە ئێران نیشان نادات. لە کاتێکدا کە کاربەدەستانی ڕژیمی ئیسلامی تەنانەت ئاماری قوربانیانی کارەساتە سروشتیەکانیش دەستکاری دەکەن، نابێت چاوەڕوانی ئەویان لێ بکرێت کە لەم بابەتەوە ئاماری واقعی ڕابگەن. ئیبراهیم ڕەیسی جەلادی 67 کە چەند ڕۆژ لەمەوبەر کوژرا، نزیکەی ساڵێک لەمەوبەر بەڵێنیدا بوو کە لە ماوەی 1 ساڵدا هەژاری لە ئێران بنبڕ دەکات. مە لە حاڵێکدایە کە لە سەردەمی سەرۆک کۆماری ئەودا زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران یەکێک لە دژوارترین ساڵەکانی ژیانی ئابووری خۆیان لە ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا ئەزموون کرد. واقعیەت ئەوەیە کە هەژاری لە ئێراندا سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ بوونی ڕژیمی دەسەڵاتداری ئیسلامی. دەستێوەردان لە قەیرانە ناوچەیەکان، خەرجکردنی ساڵانە دەیان ملیارد لەو بوارەدا، بەردەوامبوون لەسەر جێبەجێکردنی پرۆژەی ئەتۆمی و موشەکی، خەرجکردنی ملیاردها دۆلار بۆ پەرەپێدانی دامەزراوە ئاینیەکان و هەموو ئەمانەش لەسەر بەستێنی گەندەڵیەکی دارایی جێکەوتوو چەندین تریلیۆن دۆلار لە سەروەت و سامانی خەڵکی ئەم وڵاتە و حاصلی ڕەنج و کاری ئەوانی بەفیڕۆداوە. لە ئاکامی ئەم جۆرە سیاسەتانەدا ئەمڕۆ زیاتر لە 70% خەڵکی ئێران 4 پێندە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ئەم دۆخە بنۆبەی خۆی بۆتە هۆی سەرهەڵدانی دیاردەی نائاسایی و زیانە کۆمەڵایەتیەکانی وەک لەشفرۆشی،
ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان، گەڕان لە ناو زبڵ و خاشاک، خەوتنی منداڵان لە ناو کارتۆن و خۆکوشتن و هیتر. سەرەڕۆیی و خەفەقان، هەڵاوسان و گرانی، بێکاری دەملیۆنی، برسێتی و هەژاری و هەروەها دروستبوونی کەلێنی قوڵی چینایەتی ژیانی لە چین و توێژە هەژارەکانی کۆمەڵگا تاڵ کردووە. بێگومان جەماوەری کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازار چێشتووی ئێران کە 45 ساڵە لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمە جنایەتکار و چەوسێنەرەدا لە پێناو باشترکردنی بارودۆخی کار و بژێوی ژیانیاندا خەبات دەکەن، لە ژێر ئەم هەل و مەرزەشدا خەباتی خۆیان درێژە پێدەن. کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئازار چێشتوو کە گوشارەکانی بژێوی ژیان تەنگی پێ هەڵچنیون، هیچ ڕێگایەکی دیکەیان نییە جگە لەوەی کە دەبێ بۆ ڕزگاربوون لەو دۆزەخەی کە نیزامی سەرمایەداری ئیسلامی خوڵقاندوویەتی خۆڵی لێ هەڵبماڵن و بەبێ ترس لە هەر چەشنە سەرکوت و زەخت و زۆرێک خەباتی چارە نووسازی خۆیان شێرگیرانەتر و لێبڕاوانەتر لە پێشوو لە هەموو بوارەکاندا لە دژی سەبەبکاران و خوڵقێنەرانی ئەم هەژاری و نەهامەتیە ئابووریە بەرەو پێش بە. ئەوەی کە لە ناخی ئەو هەموو نەهامەتیانەدا و لە جەرگەی ئەو هەموو هێرشانەی کە دەیکەنە سەر سفرەی ملیۆنان کەس لە خەڵکی ئەم وڵاتە، کۆمەڵگا بەردەوام شاهدی ناڕزایەتی کرێکاران، مامۆستایان، خانەنشینان و هیترە، نیشانەی ئاشکرای بێبنەمابوونی ئیدعاکانی بەرپرسان و کار بەدەستانی ڕژیمە سەبارەت بە باشتربوونی دۆخی ئابووری و هاوکات بوونی پۆتانسیێلی تەقینەوەیەکی بەهێز لەم کۆمەڵگایەدا. خەڵک لە ژیانی ڕاستەقینەی خۆیاندا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرێک بەو ڕاستیە دەکەن کە تەنیا ڕێگای ڕزگاربوون لەم بارودۆخە پڕ لە نەهامەتیە بریتیە لە پەرەپێدان بە ناڕزایەتیەکان، هاتنە سەر شەقامەکان، مانگرتن لە کارگا و ناوەندەکانی پیشەسازی، بەرهەمهێنان و خزمەتگوزاری و هەروەها ئامادەکاریەکی هەمەلایەنە بۆ ڕووخاندنی شۆڕش گێڕانەی ئەم ڕژیمە.